بەتایبەتی ئەو کەسانی کە تەمەنێکانی ڕجاوت کاتان یەکەم دەیەها جارە سەر ئەم بێرە ڕجاوتکان لە ئێوە کردووە کێشە و بەڵاو موسیبەت و وەی بۆ مناڵەکانتە دروست مەکەن باش لە کەس قبول مەکە لە ئامۆزات لە باوکت لە باپیرت لە مامت لە خاڵت لە ئامۆزا لە پۆرزا لە هیچ کەسێک غەڵەت قبول نەکەی مام حاجیان ئەوە نەسیحەتی مناڵ مەکە ئاخر بەڵایە دروستەکەی بە ڕاکەی ئەوەنە پیاوێ مەردی دوای ڕامەکە کە پەنەکەتدا کە قەتڵەکەت کرد ڕام مەکە کە ڕائەکەی دەمی خۆت بگرە پیاوی ئەوەنەی بەرە ڕووی دژمنەکەت ببیتەوە دەمی خۆت بگرە بۆ کێشە مناڵەکانی خۆ دروستەکەی خواتی کەینانی پێدا و بۆ نایخۆی بۆ خۆ لەگەڵ مناڵەکانتە بۆ سەر لە خۆتێکە دەی بۆ خانۆکی ژێر خۆت ئەفرۆشی بۆ سیارەکەت ژێر خۆت ئەفرۆشی بۆ خۆت سوالکەر و ڕسوا دەکەی دەستە خەڵکی پان دەکەیتەوە پارەم دەنێ سوڵحەکەم نا ئەمە بکە و نا ئەوەش بکە منەتی کەسی شەڵمەگر و دەستی کەسیش ماچ مەکە و هەر کەسێکیش زڵبی لەکردی هەواڵەی خوایکە ئەو کاتێک ئینشەڵڵا تۆ سەربەرز دەبیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیان فەرمووت چۆن شتی وا دەبێت فەرمووی خوای گەورە عەقڵ لە زۆربەی خەڵکی دەسێنێتەوە ئالۆ سەردەمەدا ئەوە عەقڵ لێسەندنەوە نییە من نەزانم بۆچی خەڵکم کوشتووە ئەوە عەقڵ لێسەندنەوە نییە مامەی خۆم خاڵەی خۆم باوکی خۆم برای خۆم ئامۆزای خۆم پورزای خۆم بکوشم لە پێناو شتێکی بەسیتە ئەمە عەقڵ لێسەندنەوە نییە زۆربەی خەڵکی عەقڵی لەسەر لێ ئەسێنرێتەوە کە عەقڵی لێسێنرایەوە ئەو کاتە بە هەموو شتێک پەنا بەخوا خراپەکاری دەکات